یاریە کوردەواریەکانە لە فاکڵتی زانستی زانکۆی سۆران. ئەمە یاری کلیلدۆزینەوەیە، یەکێکە لەو یاریانەی لە پێشبڕچێکەدا هەیە. ئەم قوتابیانە ئەیان هەوێت لە نێو قاپێک ئاردا کلیلێک بەدەمیان بهێنە دەرەوە و کامەشیان پێشتر هێنایە دەرەوە ئەوەیان دەبێتە یەکەم. فاکەڵتی زانستی زانکۆی سۆران ئەمە یەکەمین فیستیڤاڵی یاریە کلتوری و فۆلکلۆریە کوردەواریەکانە ئەنجامی دەدات. لێرە چەندین یاری جۆراوجۆری کەلتوری کوردەواری بەڕێوە دەچێت و ئامانج لەم فیستیڤاڵەش ئاشناکردنی ئەو یاریانەیە بە قوتابیان و دروستکردنی کەشێکە بۆ پشودانی قوتابیان. بە پێویستمان زانی لە چوارچێوەی چالاکیەکدا ئەم یاریانە ئاشنا بکەین بە قوتابیان ئاشنا بکرێن بەوەیکەوە فۆلکلۆری کوردەواری کەلتوری کوردەواریش پڕە لە یاری جوانی کوردەواری و هەمیش پێشبڕچەیەکە و هەمیش دروستکردنی زۆرێکە لە ڕوحیەتی منافەسەیەکی شەریفانە لە بینی بەشەکانی قوتابیان. وەڵاهی یاریەکان زیاتر 15 یاریە، 11 یاریان بۆ قوڕانە و 4 یاریشان تایبەتە بە کچانەیە. یاریەکان قەرەمستانەیە، تەرکەبن بەڕێم غاردانە، دەشکانەوەیە، کۆمەڵە یاریترن بەڕاستی. لێرە قوتابیانێکی زۆر بەدەم یاریەکەوە وەستاون و هەر بەشە و هانی گروپی خۆی دەدا بۆ ئەوەی سەرکەوتوو بێ لە یاریەکە و پێشبڕچێکانیش گەرم و گۆڕن. ئەم قوتابی قۆناغی چاری علوم کیمیاوە بەژاریم لە 5 یاریدا کردیە. لە 3 یاری نەتیجەی یەکەم من بەدەستینەیە، لە یەکێکی سێم بووینە، ئەو لەو یاری قەرەمستانێش لە کۆتایینە لە نیهایینە. ئینشاڵڵا سەرکەوتوو بین. باڵێ زۆر خۆشحاڵم، شتێکی لەناو زانکۆیەکەمان ئەکتیڤیتیەک هەبیت زۆر خۆشە، ئەو شتانە زۆر باشن. جگەلەوەی تەلیسەکە لە دووسێ گەمەی دیکە بەشدارم کرد، تا ئێستا یەک گەمەم کردیەوەی هێلکا بوو، ئەویش بەشدار بووم، یاریەکەی زۆر خۆش بوو. بۆ بەشداریم کرد لە بەرزکردنەوەی یاریزان بەچیت و توانیم لە 3 قۆناغ ببڕم و پلەیەکەم بەدەست بێنم. زۆر سوپاسی زانکۆ و تەواوی مامۆستایان دەکەم. بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا یاریە فۆلکلۆریە کوردەواریەکان لە نێو گەنجان و هاوڵاتیان کاڵبوونەتەوە و زۆرێک لە هاوڵاتیان پێی ئاشنانین. ئەمەش وای کردووە ساڵانە لە ناوەندەکانی خوێندن فیستیڤاڵی فۆلکلۆری کوردەواری لەو جۆرە بەڕێوە بچن بۆ ئەوەینەوەی ئێستاش پێی ئاشنابن. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.